جادەی شەقامی سالم لە پردی خەسر و خاڵتا ئەگاتە سلێمانی پاڵاس لۆدێکی زۆری هاوڵاتیانی ئەچێتە سەر ساڵانە شارەوانی خۆی ئامادە ئەکا بۆ ئەنجامدانی هەڵمەتێک بۆ پاکردنەوەی ئەو شەقامە لە دوای کۆتایی هاتنی ئاهەنگی سەری ساڵ لە شەقامی سالم. ڕۆژانە کە سەرۆکاتی شارەوانی سلێمانی هەڵەسێ بە پاکردنەوەی شاری سلێمانی بە زۆنی کۆمپانیاکان و ئەو سێ زۆنی کاکەوێتە ئەستۆی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە نزیکەی 1200 بۆ 1300 تەن خۆڵزبڵ و خۆڵ و خاشاک فڕێ ئەدرێ.